کردووە و تکاوە بەسەر کشی ئەسپێکەوە Evangelia سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. چالاکیە هونەری و کولتوریەکان بەگشتی و بڵاوکردنەوە و بە چاپگەیاندنی کتێب بە تایبەتی بە شێوەیەکی بەرچاو لە ماوەی پێشودا زیادی کردووە. لەم ئەڵقەی کۆواردا گرنگترینیان دەخەینە بەردیدی ئێوە پاشان بەرگەسەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. کۆڕێکی شعری بۆ هەردوو شاعیر کەژاڵ ئەحمەد و توانا ئەمین لە سلێمانی سازکرا. لە کۆڕەکەدا هەردوو شاعیر چەند پارچە شعرێکیان خوێندەوە و واژۆیان لەسەر کتێبەکانیان کرد. لەگەڵ خاتونی بەڕێز شاعیر کەژاڵ ئەحمەد ئێوارە کۆڕێکمان لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی ساز کرد کە بریتی بوو لە دوی باش بەشێکیان تکست خوێندنەوە بوو ئەم تکستەکانی بەندە ئەم تکستەکانی کەژاڵ خان و بەشی دووەمیان بریتی بوو لە واژووکردنی کتێب بۆ خوێنەرەکان. هەلێکی جوان بوو، فرسەتیش خۆش بوو لە نزیکەوە خوێنەرەکانی خۆتە بینیتەوە، گەرم و گوڕێکی تایە. نیوادارم ئەم جۆری چالاکیانە بەردەوام بێ، بەڵام لە ژێر ڕێکاری تەندروستیە بۆی هەمووان سەلام. سازانیم جۆرە کۆڕ و چالاشی ڕۆشنبیرانە زۆر گرنگە، بە تایبەتی لە شارێکی وەکو سلێمانیە کە پایتەختی ڕۆشنبیریە. لەوە گرنگترەوەی لە ناو ئەم فستیڤاڵە، لە ناو ئەم معرەزە دەولیە چالاشیە بێن و سەران بەشدار بن، لە نزیکەوە خوێنەرەکانی خۆیان نەبینن. ئەوە جۆرێک لە گەرم و گوڕی دروستەکە. چانسێکی جوانەوە، هەلێکی خۆشەکەی بە خوێنەرەکەت ئاسانیە لە کاتی ترالەوە چێ نەتوانێت تۆ ببینە. لێرە جۆری لە کۆبوونەوە و هاوڕێتی هەیە پێکەوە، ئەوە دیوی جوانی پێشانگاکە بوو. لە ڕێوڕسمێکدا کتێبی ئیسلام و مۆدرنیتە لە شاری دهۆک بڵاو کرایەوە، لەلایەن نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. ئەم کتێبە لەلایەن دکتۆر هەوار خەلیلەوە نووسراوە. ناوڕۆکی کتێبەکە باس لە پێکەوە گونجاندنی ئاین و دیموکراسیەت دەکات. مرمو پرتوکه وکرنا دیالوگیه وکرنا دیالوگیه که سردمه خدا هبیان هاجی هیا و بردوام بیدن بعد بچونا من اف دیالوگه که نساخلام بیا گلک دورت اسلام جهان اسلامی دا گلک نویسکارت اسلامی که سر اسلام و سر مبادئ اسلامی بونو من نویساندینا یعنی لمصلي بگیره لهنده بگیره لپاکستان بگیره بونو من یعنی رخناكم منطقي وعقلانه بونو من گرتیه بس جهوان ولاتون نمویا قصدا کوچا ولات دموکرات کرینه چاوده بزافه نکرن کو بگنجینی که سردمه نوکه بهنه تطبیقی که سردمه کوچ اف جواکشی حالته که مدیریت خوبه ببینیتن و بشیتن گلوی تخیشی بشیتن و گلوی تخیشی بیک و آریشه چه ببینن. آیین و دموکراسی پیوند گنجن یا نه؟ آیا او مبادئ مدرنیته و اتمهای که چوا آیین تعاملات گلو مبادئ مدرنیته کتن؟ آیا مدرنیته چوا شیتن آیین هم بیز خوب کتن بشه تعامل که راست خوب گل بکتن ببیک و قیرانوی چه بیتن؟ امید بینین سراس جهان اسلامی دا
دیالوگ که نساخلم یا هی اف دیالوگ نساخلم هات که آراسته کردن بتای بد نابرا دو طبقه جدا جدا یک لانگیرت اسلامیزمه یا دویج لانگیرت سیکولاریزمه ببو چون من لانگیرت اسلامیزمه نشیاینه تابلو که جوان اسلام نشان بدن که اسلام با خود چوا جوانه لەژێر ناونیشانی دەڤەری ڕاپەڕین گوڵزاری وشە و پەیویزێڕین بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری شارەکە بە بەشداری 20 شاعری سنوورەکە یەکەمین فستیڤاڵی شعریان لە دەڤەری ڕاپەڕین ئەنجامدا. شاعران بە خوێندنەوەی شعرەکانیان بەشداریان کرد. لە ماڵی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری چەند کتێبێکی بۆ نووسەران و شاعرانی سنوورەکە چاپ کرد لە ئێستادا خەریکی جموجۆڵی هونەری و ئەدەبیە چەندی پێشانگای شێوەکاری و پێشانگای فۆتۆگرافیان کردێتەوە ئەمڕۆژ ئەو فستیڤاڵە شعریان ڕێکخستووە بە بەشداری 20 شاعری سنوورەکە بە شێوەیەکی گشتی هەم پشدەر هەم بتوێن ئەو شاعرانە هەندێکیان شاعری بە ئەزمون و سەرکارێکی پێشتریان لەگەڵ شعر هەیە هەندێکیان گەنجن و تازە دەست پێ دەکەن بێگومان ئەو فستیڤاڵە کاریگەری دەبێت لەسەر شڵەقانی گۆمی مەنگی ئەدەب بەتایبەت چونکە ئەو ماوەیە زۆرێک لە بێدەنجی زۆرێک لە کڕبوون لە فستیڤاڵ و چالاکیەکاندا هەبوو بەڵام ئەو فستیڤاڵانە بێگومان کاریگەریان دەبێت لەسەر جارێکی دیکە زیندویەک وزەیەک هێزێک بە شعر بگرێتەوە. ڕۆحم ژانی گرتووە و تکاوە بەسەر پشیە سپێکەوە لۆر بوومەوە نێو ئامێزی ڕاکزەیم نەمناسی بای هێندی چاوتونکانتنێ نەفرەت لە خوێرەوەگەکان لەسەر خەوێکدا بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ یەکێکم لە بەشداروانی ئەو فستیڤاڵەکە سازیان کردووە بنکەی ڕۆشنبیری هونەر لە ڕانیا هیوادارین ڕەوتی ژنان بەرەو ئاقارێکی تر بڕوە ئەو دەست جوانانەی کە هەنە دڵنیام کە نووسری جوان هەنا لەوانەیە کەم تەرخەمی خۆیان بێ بە دەر نەکەوتون لەوانەیە ئەوەی بە دەریش کەوتون هیوادارم کە بۆ داهاتوو بە گڕوچینەوە زیاتر لە بوارەکەدا دەست بە شقەری بکەن. لە ڕێوڕسمێکدا کتێبی کاندید یان گەشتبینی لە ئاکرێ بڵاوکرایەوە. ئەم کتێبە ڕۆمانە و لە نووسینی فەیلسوفی بەناوبانگی فەڕەنسی ڤۆڵتێرە لەلایەن شەهاب ئاکرێیەوە لە عەرەبیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەف پەرتوکە ئاڤروکە کو دەهێتە ئیمزاکردن پەرتوکەکە یا نویسەرێ ناوبانگ فەیلسوف و نویسەر و گوتار نویس و دیروکناس و دیروکنویس ڤۆڵتێرێ فەڕەنسیە من زمانی عربی وەرگێڕەیە بوو سەر زمانی کوردیش بەرکو پەرتوکخانە کوردیدا ئەف پەرتوکە بزانم جۆرائیکەیە زارێ کرمانجی کو هێتە وەرگێران ئەف پەرتوکە ڕوویدانێت توێ دوور گەنجێکی زڤرن کوت ماڵە ئانتخانیە خاڵێ خۆدا دژیتن و تووشی چەندین ڕوویدانت بیتن توێرێدا هێتە دەرکردن و مامۆستایەک لێ ماڵێدا تەبیت ماڵە خاڵێوی کووی لەسەر هزرا گەشتبینیە و هەر تشتی بە گەشتبینی ببینیتن و بگەشتبین لە ژیانێ بنێریتن هاتیە پەروەردەکردن. مامۆستایەکی هونەر لە شارۆچکەی کۆیا بە ناوی پەرژین جەلال ساڵانی تەمەنی لەگەڵ هێڵ و ڕەنگ بەسەر بردووە.
ئەو هەوڵی داوە لە ڕێگەی تابلۆکانیەوە ئێش و ئازاری ئافرەتی کورد بگەێنێت ئەمە جگەلەوەی وەک خەمڕەوێنێک بوون بۆ کاتە تاریکیەکانی ژیانی پەرژین خاوەنی حەوت پێشەنگەی تایبەتە و بە تابلۆکانی بەشدارێکی زۆری لە پێشەنگە هاوبەشەکان کردووە. مامۆستایەکی هونەری شێوەکاری لە شاری کۆیە بە سوتفە لە پەیمانگە هونەرە جوانەکانی سلەیمانی وەرگیرام ئەو کات هەستم وانە بوو بەس ڕێزم بۆ مامۆستایەکانی هونەر لەوێندەرێ زۆر ئیحتیمامیان پێداین وای کرد کە هونەرم خۆش بێ بچمە ناو دنیای هونەرەوە ئەوە یەکێک بوو لە کاریگەریەکان. کاریگەری دووەمیش ئەو بوو کە باوکم مامۆستای هونەری شێوەکاری بوو مامۆستایەکی سەرەتایی بوو هەموو کات هەستم دەکرد هەوڵم لەگەر دەداتن ئەوەش کاریگەر بوو لە بۆ من چوومە کە ناو دنیای هونەرەوە. بەڕاستی هونەر ڕنگدانەوەی ژیانی مرۆڤە هەموو کات هونەر بۆ من دنیایەکە پڕ لە خۆشی و یعنی هەموو کات کە دەست بە هونەر دەکەم و هەز دەکەم هەموو دنیای منە. بەنسبەت ژیانی خۆم طبعاً معانات گەلەگەلک زۆر بووە و هەز دەکەم ژیانم ئەو ڕنگدانەوەی ئەو ژیانمە بۆتە بابەتێک کە دەتانم دروستی کەم. هەر لە دێر زەمانەوەش کە باس کراوە کە زمانی وێنە ڕازگۆترەوەک لە زمانی نووسی لەبەرەوەی هەز دەکەم یعنی کاتێک کە وێنە دەچێشم هەموو خەم و خەفەتەکانم بە وێنە دەتوانم دەربڕم و زیاتر کارەکانم تعبیرینە واتە زیاتر ژیان واقعی کۆمەلگای خۆمانی تێدا هەیە زیاتر ڕنگدانەوەی ئەو بارودۆخۆیە کە ناهەموارێکە ئێستا دەیبینین بۆتە بابەتێک بە تایبەتی ئافرەت. وام لێ کردی کردیتمە سنبولێک لە ناو تابلۆیەکانم بە تایبەتی ئافرەدۆک و فیگەر کە بە دیار دەکەویتن هەز دەکەم ڕۆڵێکی گەورەی هەیە یعنی لە ژیانی مرۆڤدا هەموو کاتێک یعنی هەموو دەمێ هەوڵی دەدەم کە دیار بیتن وەکو سنبولێک لە ناو تابلۆکانم. خۆی کە باسی هونەری شێوەکاری دەکەین بریتە لە چی بریتە لە هێل و ڕنگ زیاتر ئەو ڕنگانە بەکاردێنم کەوا گەرمن گەرم زیاتر دەگەڕێتەوە سەر ناخی خۆم سەر ژیانی خۆم هەز دەکەم کە ڕەنگەکان دادەنێم جۆرە ئیلهامەکەم لۆ دێت جۆرە هەستەکەم لۆ دێتن لۆیە هەز دەکەم کەوا زیاتر بابەتەکان گۆڕانکاری تێدا بکەم هەر شەرت نییە بە شێوەی تەختیت کار بکەم بە شێوەی یعنی ڕنگ ئیشێ دەکەم ئەو ڕنگانی کە بەکاری دەینم زیاتر ڕوونیە ئەکریلکە بۆی ئاویە زۆربەی ڕەنگەکان بەکاردەینم کە بە تەکنیکێکی تایبەتی و بە شێوازێکی تایبەت بە ماتریالێکی خۆم. کاتێک کە ئیشێ دەکەم کە خەمەکەم دەبیتن هەز دەکەم دەمەوێت بە شێوەکو شعر بە شێوەی وشە دەری دەبڕی هونەرمەندی شەر بەو شێوە بە تایبەتی هونەرمەندی شێوەکار ئەو شتێک کە لە درتە ئەو خەمەی لە درتە دەتوانی بە شێوەیەکی ئیلهام کە بۆ دێتن دای بڕێژە سەر تابلۆ کاتی وا هەیە کە بابەتەکە بزانم زۆر حەزم لێتی هەز بە کات ناکەم بزانم کاتەکە چەند ڕۆیشتووە کاتی وە زۆر دەگەمە 2-3 شێوێ ئەوجا هەز دەکەم چاری شێوێ ئەوجا هەز دەکەم یعنی مرتاحم چکە گونجاوم دەگونجێم لەگەر تەنسیق دەکەم لەگەر بابەتەکەم لۆیە هەز بە کات ناکەم و جوانترین تابلۆ کاتی کە بزانم ئیشەکەم زۆر جوان دەرچووە یعنی زۆر هەز بە خۆشی دەکەم خاستان ئەو فترەی کە کەرەنتینە بووە یعنی کە لە ژوورێ بووین هەستم کرد کە هیچی فەراغەکەم نییە چونکە لۆ ئەوە زۆر گرنگە لە بۆ مرۆڤ کە بتوانی حەزەکانی خۆی ئەگەر بە شێوەی شعربی ئەگەر بە شێوەی تابلۆبی دەربڕیتن.
فەرەیدون پەروازە دانیشتووی گوندی نەی مەریوانە ئەو خاوەنی فەرهەنگی فیمینیزمە ڕۆژانە بژێوی ژیانی لە ڕێگەی جوتیاریەوە پەیدا دەکات بەڵام بە ئەرکی خۆی دەزانێت کە زیاتر گرنگی بە فەرهەنگی وشەی کوردی بدات و چەمکەکان بە وردیشی بکاتەوە. پێویستە هەر بوارێک بۆ خۆی فەرهەنگی تایبەتی خۆی دایرەت المەعارفی تایبەتی خۆی هەبێ. منیش هەوڵم داوە کە تەنانەت ئەم شتە لە ناو دۆستان و لە ناو ڕفێقانە وروژێنم کە دۆستان ڕووکەن ئەو کارە ئێمە زۆر بوارە هەیە کار بکەیتایە بەهۆی ئەوە کە زۆربەی وتارەکانم لە بواری فمینیزما بوو وتم بۆ خۆم بیرم لەوە کردەوە کە پێویستە لەو بوارە ئێمە کتێبێکی مەرجەعمان ببێ فەرهەنگ لوغەتێکمان ببێ دایرەت المەعارفێکمان ببێ. نووسینی فەرهەنگی فەمینیزم تەنیا ئەوە نییە کە تۆ بێ ئاور لە ڕەوتە فەمینیستیە جیهانیەکان بدەیتەوە. من هاتووم لە هەموو بوارەکانی تەنانەت لە هەموو بوارەکانە تەنانەت ئاورم لە مەسایلی دینی داوەتەوە تەنانەت هاتووم ڕوانگەکەم شەرقی کردوێتەوە وەکو کۆمەڵگای شەرقی کوردستانیم کردوێتەوە کوردیزەم کردوێتەوە چونکە لە پێویستە ئەو کارە تەنیا تۆ ناتوانێت ئاماژە بە چەمکە جیهانیەکان بکەیت و هەر بۆیە پێویستە دابەزی بۆ ناو کۆمەڵگای خۆت بۆ ناو چینەکانی کۆمەڵگای خۆت بۆ ناو زمانەکەی خۆت کە تەنانەت دەیان سوژە و دەیان بابەت هەیە کە تۆ ئەتوانی واردی ناو ئەو دایرەی فەرهەنگ لوغاتە بکەیت کە تەنانەت وەکو سوژەیەک پێی زیاد بکەیت. ناوی کتێبەکە فەرهەنگی هانیە زارا و بیرۆکە فمینیستیەکان نزیک 300 لاپەڕەیەکە هەر هەمووی کوردیە بەشێکی تەرجمەیە بەشێکیشی لێکۆڵینەوەیە. لێکۆڵینەوەکان بە زۆری ئاورم لە بابەت و چەمکە ناوخۆیەکە ناوەتەوە کە پەیوەندیان بە کوردستان و فەرهەنگ و ئاین و کولتوری ئەم نەتەوەی. زۆر جار دەوترێت هونەر بەهرەیەکی خودداییە و پەیوەندی بە پرۆسەی فێربوونەوە نییە بەڵام هەبوونی بەهرە و لە هەمان کاتدا فێربوونی هونەر بە شێوەیەکی ئەکادیمی هونەرمەندی بەتوانا و شارەزاد دروست دەکات. شیرین حەقی گۆرانی بەژێکی خەڵکی دهۆکە و پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردووە ئەو بە دەنگە خۆشەکەی گۆرانی کوردی کۆن بە شێوەیەکی ئۆپێرایی دەڵێتەوە ئەو دەڵێت دەتوانرێت هونەری ئۆپێرایی جیهانی تێکەڵ بە میوزیکی فۆلکلۆری کوردی بکرێت. Scelera Evangelia Inditrika Cemada Ristka Viqetya Narine rund Kana Rijal تو خودتون که گیری حشتت کم اوج جمیجه تدل کل گیری هنر اوپرای بخو هنره که روش آواییه و یه اکادمیه
کورد جی ملتێکی ڕۆژ هەلاتینە و ڕۆژ هەلاتە بخۆ پتر گرنگی دەنە هوەرێ ئانکو بێژم یێ گولانکی ئانکو جادێ کو گرنگی کێم دەنە هوەرێ ئەکادمیک و ئۆپێرا ژینوکیە هوەرێکی ئەکادمیە ئەvە ڤەدیاری تەvە بۆندێک و پتر گرنگیە و گوهداریە لە هوەرێ ئەکو بێژم ملی دکەن لێ دوان چەند سەردەمادا کو ڕۆژهەلاتە ناوین jî girengî operayê da ye ku folklorê xwe têgelî hunerê operayê dikin ku ev jî dibîte pirek navbeyna welatan da ku bi rêka vî hunerî dişên gazindê dixwe û gotinê dixwe çunku folklor hemî gazinde ye û serhatîne û nasnama gelan e bi rêka vî hunerî dişên bikene pirek hunerê xwe yê rojhelatî nîşa rojavayî jî bide. اوپرا بخو هنرێکی ئەکادمیە ئەزت شێن بێژم بینەرەوێ یە تایبەتە جێ و دەمێت وێ دوێت تایبەت بن و ئەف هوەرە بینەرەوێ و ئەف هوەرە بخۆژی gelek hunerên dî bixwe hem bêz dike mîna hunerê şan û şêwekarî mûzîk deng ku bînerê wê vî hunerî hemiyet nav vî hunerî da dibînin û guhdarê vî hunerî jî ez şên bêjim texeka ciyawazin ew jî ji layê hêzirî ve û dîtinê ve ji Çînê dibilindin ku bi diristahî vî hunerî dibînin bi hemî şêwazên xwe ve û taybetmendiyê xwe. ويلي خاني ويبا من يا نظندي ويلي خاني ويبا من يا نظندي gelek şevan min azaru نفسبتا سنگی خوداتون واندی تو هجاندی بلێبورین و پتریا کەسانên di nav civakê me da bû êkûdût jîn nek bû jiyanê jîn. Vîya bajimê ji hebane cihêt operayê lê niho jî direng nîne eger bihêne danan çunku em pêtîvîne ku zarokê xwe fêr bikên dibîtin ser demek bihêt zarokê me bi hunerê operayê milmilanê digel hunerê cîhanê bigedin. واسنا بفرم ليلة نبارانم دلال نارين ليلة نارين ليلة نارين آكي شیشام اسکلله گلی آبرش بوم دلال سرگل بوم شمالین بابا واسنک بوم لله نارین لله نارین لله ڤۆڵتێر دەڵێت ژیان کەشتیەکی تێکشکاوە بەڵام پێویستە هەرگیز چێژی ئەو خۆشیە لە یاد نەکەین کە لە بەلەمی فریاکەوتندا گۆرانی دەڵێیت بمێنن با خێر و خۆشی.